نووسەر ئاری ئاغۆک وەک وەفایەک بۆ ڕابردووی هونەرمەند و نووسەر زایر عەبدوڵڵا کتێبی زایر عەبدوڵڵا زێڕ و زاڵەی قەڵاتی چاپ کرد. لە ماوەی ڕابردوودا هونەرمەند و نووسەر زایر عەبدوڵڵا بەهۆی نەخۆشی کۆچی دوایی کرد. بۆ قسەکردن لەسەر ناوەڕۆکی کتێبەکە بە سوپاسەوە بە ڕێز ئاری ئاغۆک لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر ڕاستەوخۆ دەدوێنین. کاک ئاری سڵاوت لێبێت. سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سڵاو ڕێز زۆر سپاس. زۆر سپاس. کاک ئاری با سەرەتا لەوەوە دەست پێ بکەم. بۆ هونەرمەند زایر عەبدوڵڵا بە دیاریکراوی هەڵبژاردووە. بەڵێ لە پێشەکی ئەو کتێبەدا ئامال لەمەوە کردووە کە زۆرن ئەو کەسانەی لە پێناو هونەردا هەموو ژیانی خۆیان دەکەنە قوربانی، زۆرن ئەو کەسانەی لە پێناوی ئەدەبدا ژیانی خۆیان دەکەنە قوربانی، زۆرن ئەو کەسانی لە پێناوی ڕاگەیاندندا ژیانی خۆیان دەکەنە قوربانی. زایر عەبدوڵڵا لە بواری هونەر، لە بواری ئەدەب کە وەکو نووسەرێکی دیار، هەروەها وەکو ڕاگەیاندکار، وەکو پێشکەشکارێکی پێشەنگی سەردەمی زێڕین، ئەوانە هەمووی لەمە کرد کە کتێبێک لە بۆ مەرجی ئەو پیاوە جوانەی هەولێرێ بە چاپ بگێنم. ڕەنگە نامنیشانەکەش بتە پرسیار زێڕ و زایڵەی قەڵا. زایر عەبدوڵڵا بەحەقەت زێڕ بوو، ئەو زێڕەش لە سەردەمی زێڕیندا هەر پاچی خۆی و خاوێنی خۆی و خۆشەویستی خۆی لە بۆ هونەر و ئەو بوارەی خۆی هەمیش لە تەرخان کردبوو. لۆیە لەگەر کۆچی دوایی بیرم لەوە کردەوە کە کتێبێک ئامادە بکەم لە بۆ چلەی دەکرا، ینی ڕەنگە زۆر کەسێک کە کۆچی دوای دەکات دوای چەند ماوەیەکی دوور و درێژ کتێب لەسەر چاپ بکرێت، بەڵام پێم باش بوو لەگەر چلەی ئەو کتێبە بە چاپ بگێنرێت. بەسپاسەوە بە شەونوخێنێکی زۆر ئەو کتێبە دوێنێ لە چاپخانە گەڕایەوە. باشە. کاک ئاری، ئەگەر پێمان بڵێ ناوەڕۆکی کتێبەکە باز لە چیەکات؟ بەڵێ ئەم کتێبە لە دووتوێ کتێبێکی 140 سال لاپەڕەیی بە تیراژی 1000 دانە لە چەند دۆسیەک پێکاتوە لە دەستپێکدا باس لە شعرێکی زایر عەبدوڵڵاوە دەستم پێ کردووە کە بە ناونیشانی هەی شێر پەنجەی مەلعون. کاتی خۆی شعرێکی بەو ناونیشانە نووسی بوو، تایبەت بوو بە ژیانی خۆی و لەسەر نەخۆشی خۆی بوو، لەوە دەستم پێ کردێ. دواتریش دیمانەیەکی تەلەڤیزۆنی یەک کاتژمێریم لەگەر زایر عەبدوڵڵا ئەنجامدا بوو بەر لە کۆچی دوایی، زۆر بە وردی باز لە ژیانی تەمەنی خۆی و وێزگەکانی تەمەنی و هەروە باز لە کارە هونەریەکانی دەکاتن کە نزیکەی 25 لاپەڕەی تەرخان کرایە لە بۆ ئەو. هەروەها بەشەکانی کەش داوام لە چەند نووسەرێکی هاوتەمەنی خۆی کرد لە چەند گۆشەیەکی جیاجیادا باز لە یادەوەری ئەو هونەرمەند و ڕاگەیاندکارە بکەن. بەشێکی دۆسێکی تایبەتە بە دۆسەی نەخۆشکەوتنی کە نەخۆشکەوت با بڵێن لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ڕووی تۆرە کۆمەڵاتیەکانەوە خەڵکەی زۆر پەرۆش بوو، ئەوش بەشێک بوو لە نەخۆشکەوتنەکەی لە دۆسێک دانرایە. هەروەها بەشێک لە دۆسێکی تر تایبەتە بە کۆچی دوایی کە ئەسب کە کۆچی دوایی کرد لە 23/11/2024 دەنگدانەوەیەکی گشتی داوە نەک لە کوردستان لە دەرەوەش، ئەوانە شەم بەشێک لە کۆکردنەوەی ئەو بابەتانە. هەروەها بەشێکی تایبەتە بە و نووسینانەی خۆی کە کاتی خۆی لە گۆڤاری نواڵی نوێ و چەند گۆڤارێک بڵاوی دەکردەوە بە ناوی کەونە هەولێر، بەشێکم ئەوە دانایەوە. بە شێوەیەکی گشتی بەشێکی تایبەتە دوا بەشە با بڵێن شعرێکی شاعیری جوان تەڵعەت تاهیر کە شعرێکی لەسەر زایر عەبدوڵڵا نووسیوە، ئەویشم بڵاو کردەوە. مەبەست لەو ناوەڕۆکەش بەحەقەت ئەوەیە کە ئەو ئەرشیفە نەفەوتێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەر جەیەکە بیتن لە دووتوێ کتێبێکدا لە پەڕی کاغەز وەکو ئەرشیفێک وەکو ئەمانەتێکی ڕۆژ لە ماوانی بڵاویکەمەوە. بەڵێ. کاک ئاری، چ ڕێکخراوێک یاخود چ دەستگایەک هاوکارتان بوون لە بڵاوکردنەوەی کتێبەکە؟ بەڵێ کە ئەو کتێبە ئەمن ئیشم لەسەر کرد بەحەقەت یەکەم جار هیچ نیەتێکم نەبوو کە لە دەرگای هیچ کەسێک بدەم، پێم خۆش بوو کە وەکو کۆکردنەوە ئیشی لەسەر بکەم، بەڵام وەکو مافێک کە بە چاپ بکرێتەوە و بە تیراژێکی پڕ لە چلێ بڵاو بکرێتەوە
داوام لە چەند لایەنێک کردیان با بڵێن چەند فەرمانگەیەک بە حکومی ئەوەی کە کۆتایی ساڵ بوو ڕەنگە نەدەگونجە بەو شوانە بەڵام بەسپاسەوە لەلایەن دەستگای هونەری زەنێ ئەرچی سپۆنسەری چاپکردنیان گرتە ئەسۆ هەروەها تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی و کەناڵی ڕەسەن کە ئەوانە ئەرچی چاپکردنیان کردە ئەسۆی خۆیان و هەروە جگە لە خەرجی خۆشم ئەوە من سپاسی یەک بێکیان دەکەم لە ناوەڕۆکی ئاماژ لەم پێکردی ئەوە وەفایەکی جوانە بەرامبەر بە زایر عەبدوڵڵا. بەڵێ کاگاری ئەم کتێبە بە دیاریکراوی کەی بڵاوەکرێتەوە؟ بەڵێ ڕۆژی پێنجشەممە نۆی کانونی دووەمی 2025 لە هۆڵی پێشەوە کاتژمێر 3 دوای نێوەڕۆ کە مەڕاستیمی چلە ئەنجام دەدرێت کە کۆمەڵە تەوەرێک لە خۆ دەگرێت هەم کەرنەڤاڵێکی هونەری جوانی لەوە سازەکرێت یەکێکی لە تەوەرەکان دابەشکردنی ئەو کتێبەیە کە ئەمە هەم لەوێندە ڕای دەگەین ئەو کتێبە هەروەهاش باز لە کتێبەکە دەکەم و پاشانیش داوا لە نووسەرێک یان کەسێک دەکەین یەکەم کتێب پێشکەش بە کەسایەتێک بکارلێنێتە بە مەڕاستیمەک دواترش بە دیاری دابش دەکرێت بە سەرجەم ئامادەبووان بەش لە چشمدانایە کە لە مەڕاستیمێکی تایبەتدا بێم لە سلێمانی لەبەرەوەی زایر عەبدوڵڵا تەنها موڵکی هەولێر نەبوو خزمەتێکی جوانی کوردستانی کرد لە هەموو دەڤەرەکان لە سلێمانیش دوای ئەو چلەیە لەگەر کۆمەڵە هاوڕەیەک دێن لێوێندر مەڕاستیمی ناسانی لێ دەکەین و بە دیاری لێوێنێش پێشکەش بە ئامادەوان دەکەین. بەڵێ کاک ئاری ئەپرسم تا چەند گرنگە نووسەران ئاور لە وێزگەی ژیان و ئەزمموی هونەرمەندان بنەوە؟ بەڵێ هەتا لە ژیان ماوەم پێویستە ئەم بەڵێ بێگومان ئەمان وەکو ڕۆژنامە نووسێک وەکو ڕاگەیان کارێک پێم خۆش ئەوانەی کە ڕابوودێکی یان هەیە ئیشیان کردێت لە هەر بوارێک لە بوارەکان با بڵێن دیمانەیەک لەسەر زاری خۆیان قسەیان لەسەر بکرێت تا لە ژیان ماوەنە دیمانەیەکی فراوان بکرێتن باز لە هەموو بلایەنەکانی خۆیان بکەن بەداخەوە زۆر جار هەیە دوای کۆچی دوایی باز لە ژیان نامە دەکرێتن باز لە کۆمەڵە بابەتێک دەکرێت ئەو سەرچاوانەی کە دوای کۆچی دوایی قسەی لەسەر دەکرێت ئەگەر لەسەر زاری خۆی نەبیتن بێگومان دەبتە سەرچاوەکی نازانستی یان نائیلامی لۆی هەتا بکرێتن ئەو کەسانە کە لە ژیانمانە ڕاستەخۆ لەگەریان گفتوگوی کراوە بکەینە من هەمیشە هەوڵی ئەوم داوە لە ئەرشیفی خۆم ئەو کەسایەتە جوانانە کە لە هەر بوارێکدا بیت تەنها لە بواری هونەر و ڕاگەیاندنە کەسانێکی ڕەنگە لە بواری وەرزشی لە هەر بوارێکدا لە بواری کەلتوری ئیشیان کردیە خۆش ئەو خەزێنەنا یان با بڵێن ئەو پیاوانە ئەوانەی کە ڕابودێکی جوانیان هەیە ئەمە کۆیان کەینەوە. بەڵێ کاگاری ئەگەر بە کورتی پێم بڵێ ئەم بەرهەمەت بەراورد بە بەرهەمەکانی تر چۆن هەڵەسەنجێنیت؟ بەڵێ ئەمن ئەوە چلو نوێمین کتێبمە بەڵام ئەو کتێبە بەحقیقەت ئەمنی گریاند لە یەکەم ڕۆژەوە کە ئیشم لەسەر کرد تایبەت کە ئەو دیمانەیەم لەگەر زایر عەبدوڵڵای کۆچکردوو کردبوو خۆم تەفریغم کردەوە نزیکەی 25 لاپەڕەیە کە دیمانێکی کاتژمێریە بەحقیقەت ناخۆشە خۆت لەگە کەسێک بی جگە لەوەش ئەمە باگراوندێکی لە ساڵی 98ەوە دۆستایەتی و نزیکیم هەیە لەگەر ئەو هونەرمەندە جوانە بەڕاستی من لە ناخەوە زۆرم پێ ناخۆش بوو کە کتێبێک لەسەر کۆچکردوو دەکەم بە دیوەک بەحقیقەت ناخۆشە کەسێک لێ نزیک بی یان کەسێکی ئەوە جوان بۆیە من لە ڕوانگەی سایکۆلۆژی و ماندووبوونی نەفسی خۆمەوە حەز دەکەم کە ماندی کردم ئەو کتێبە لە بەرەوەی کە ئەو پیاوە جوانە کۆچی دوایی کردیا بەڵام بەوەش دڵخۆشم کە ئەو کتێبە بووە ئەرشیفێک دەبێتە ئەرشیفێک لە بۆ ئەو کەسانەی کە خۆشەویستیان لە بۆ هونەر هەیە یان ئەو کەسانی کە دوور و نزیک زایر عەبدوڵڵای کۆچکردوو دەناسن بە دیاری بیان دەمێ. بەڵێ کاگاری ببوورە من لەبەر کەمی کات دواپرسیارت ئاڕاستا کەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە پرۆژەی داهاتوو چی ئەبێت یان هێشتا زۆر باسکرێ؟ بەڵێ ئەمن چەند کتێبی کەم ئامادەیە بۆ چاپ کتێبێکی کردشم هەیە ئامادەیە بۆ چاپ چەند کەسایەت تریش هەنە ئەوانیش کە دیمانم لەگە کردینە بە حقیقەت کۆچی دواییان کردووە یەکێک لەوانە مام حەمید ڕەشاش کە یەکێک بوو لە کەرتون ناس و فۆلکلۆر ناسەکان و هەروە پیاوێک بوو پڕ لە فەرهەنگی جوان ئیش لە سەویش دەکەم بە حقیقەت پێم خۆشە کتێبێک لەسەر ڕابردووی ئەو کتابە پیاوە جوانەی ئیش لەسەر بکەم و بە چاپی بگەێنم ئێستا ئاوا ئیشی لەسەر دەکەم ئەوەی کە لە پرۆژەکانم جگە لە بواری ئەدەبی و لە بواری فەرهەنگی چەند کتێبیش کردشم ئامادەیە لە بۆ چاپ. بەڵێ خەرمان بەرەکەت بەڕێز ئاری ئاغۆ سپاس لە ستۆدیۆی کورسانی نیوز لاولێر ڕاستەخۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.